لە پاشەوەی لە 6 حوزەیران پەرلەمانی عێراق یاسای هەڵبژاردنیان بۆ جاری سێەم هەموار کردەوە، مشت و مڕی زۆری بەدوای خۆی داهێنا. بەڕای زۆرێک لەلایەنە سیاسیەکان هەموارکردنی یاساکە پێشێلکاری دەستوری زۆری تێدا بووە. سەرنجام دادگای فیدراڵی بەرگەنا دەستوریەکانی هەموارکردنەوەکەی ڕەت کردوێتەوە. محکمە اتحادی فقرەکان دیکەی بە دەستوری زانیوە کە مەسەلەن تیدابکردنی دادوەر لە شوێنی ئەندامانی کۆمیسیۆن واروها عەدوفەرز زێدەوی بکرێت. ئەم کارانی دیکە ئێمە لە خۆمان دڵنیاین و لە دەنگدەری خۆشمان دڵنیاین ئامادەین بچینە ناو ئەو پرۆسەیەوە بۆ مەرجەی لە هەر شوێنێک زانیمان دەستکاری دەنگەکان کراوە یان ڕێوشۆنێک کراوە لە گۆڕینی بۆ گۆڕینی ئەنجامەکان بۆ نمونە لە کەرکووک و دەوروبەری ئەوە کاتی بەو شێوەیە ئێمە لەو کاتەیە ڕێوشۆنە یاساییەکان دەگرینە بەر هەرچەندێک ئێمە تێبینیمان هەیە لەسەر سندوقەکانی کەرکووک کە لەلایەن خۆپشاندەر و مانگرتوان بۆ ماوەی 27 ڕۆژ گەمارۆ دراوە و لە دەسەڵاتی ئیداری کۆمیسیۆنی کەرکووک نەمابوو بۆیە لای ئێمە گومانە دروست بووە لەگەڵ ئەوەشای مە ڕێوشۆنە یاساییەکانە گرینە بەر. ڕێبوارتەها ئەوەشی ئاشکرا کرد فراکسیۆنی یەکێتی یەکەم لایەنی کوردی بووە سکاڵای دژی هەڵوەشاندنەوەی دەنگە تایبەتەکانی هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵی تۆمار کرد. ئەوەی کە لای ئێمە گرنگ بوو بە تایبەتی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان کە تانەمان لێکردبوو و داواشمان تۆمار کردبوو ئەو فەقەرەیە بووە کە مادی 3 لەو هەموارکردنەوە کە بەداخەوە هەندێک فراکسیۆنی کوردی لە پەرلەمانی عێراقی کاریان بۆی کرد کە دەنگی پێشمەرگە ئەژمار نەکرێت. ئەمڕۆ لە محکمەی اتحادی ئێمە کەیسەکەمان بردەوە واتە محکمەی اتحادی ڕەتی کردەوە کە ئەم دەنگدانە یان ئەو فەقەرەیە دەستوری نییە دەبێت دەنگی هێزی پێشمەرگەی کوردستان و پۆلیس و ئاسایشی ناوخۆ ئەژمار بکرێت بە هەمان شێوەی دەنگی تایبەتی شارەکانی دیکەی عێراق لە جەیش و لە حەشد و لە پۆلیس. لە 6 حوزەیران بەشێک لەلایەنە کوردیەکان کە لە هەڵبژاردننی 12 ئایار شکستیانێ نابوو دەستیان تێکەڵ کرد لەگەڵ نەیارانی کورد هەوڵیاندا کوردستانی بوونی ناوچە دابڕێنراوەکان بسڕێننەوە و دەنگی پارێزەرانی خاک و نیشتیمان لە کوردستان پوچەڵ بکەنەوە. بەڵام جارێکی دیکە ئەو لایەنانە مەرامەکانیان سەری نەگرت و دادگای فیدراڵی سەنگی مەحەک بوو بۆ لە ناوبردنی پیلانەکانیان. ڕەتکردنەوەی هەڵوەشاندنەوەی دەنگە تایبەتەکانی هەرێمی کوردستان پلانی 6 حوزەیرانی شکست پێهێنا کە بەشێک لەلایەنە کوردیەکان هەوڵی زۆریاندا دەنگە تایبەتەکانی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس لە هەرێمی کوردستان بەبادابەرن. لەگەڵەوەشدا لایەنە سیاسی عێراقیەکان لە بەغدای پایتەخت هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ پێکهێنانی گەورەترین هاوپەیمانی لە پەرلەمانی عێراق و حکومەتێک دامەزرێنن. بەڵام بەهۆی ئەو هەوڵانەی لایەنە کوردیەکانی 6 حوزەیران پێگەی کورد لە حکومەتی ئایندەی عێراق تا ئێستا دیاری نییە. ئەمیش مەترسیەکی گەورە دروست دەکات بۆ ئایندەی هەرێمی کوردستان. بێستون سەلام، کورد سات نیوز، بەغداد.